إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خۆشحاڵم لە وانەی چارەم لە زنجیرەوانەکانی تەسکەی نەفس بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە. ئینشاءالله هیوادارم ئەنگۆش سوودی لێوە بگرن بە ئیزنی خوای. یحیای کوڕی معاذ ڕەحمەتی خوای لێبی دەڵێتن مفاوز الدنيا تقطع بالأقدام ومفاوز الآخرة تقطع بالقلوب. دەفەرمی مەفاوز بە معنای ڕێگای دژوار دێ، واتە ڕێگا دژوارەکانی دنیا بە پێیان دەبڕێ، بەڵام ڕێگا دژوارەکانی ئاخرەت ئللا بەدڵ دەبڕێ. لێ وەکو لە دنیادا کەسێک کە بێوێ ڕێگایەکی دژوار ببڕی، ئەوە لە قەدەر ئەوەی چەند ئەو پێیانە و ئەو لاقانی ساغ و سەلیمن و توانایان تێدا هەندە دەتوانی بەتیم بڕوا. و لە بۆ سەفەری ئاخرەتیش دیارە ئەو دڵی چەند ساغ و سەلیم بی، چەند بەتوانا بی، هەندە هەنگاوی بەتینتر دەنێتن بەرەو گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە. ئیتر لۆیە لەو ڕوانگەیەوەش ئیحتیمامدان و گرنجیدان بەدڵ زۆر زۆر زەرورە. ئەگەر بێت و تەماشا بکەین لە زمانی عەرەبی بەدڵ دەگوترێ ئەلقەلب. لەبەرچی پێ دەگوترێ قەلب؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵاممان دات و لە حەدیثێکەوە ئیمام تەبەرانی ڕوایەت کردێ و ئەلبانی تەصحیحی دەکات دەفەرمی إنما سمي القلب من تقلبه. كواتا دل لوی ناوی لێنرایە دڵ لەبەر تەقەلوباتەکەی کە تێیدایە. کەواتە زۆر تەقەلوبی بەسەردا دێ، واتە زۆر ئەودی و ئەودیوی پێدەکرێ. جا نمونەی لۆ دەین تۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی إنما مثل القلب مثل ريشة بالفلات. کەواتە نمونەی دڵ وەکو پەراموچەیەک وایە کەوا لە بیابانێک بی تعلقت في أصل شجرة، واتا أو براموتيا بقد دارت وبي يقلبها الريح ظهرا لبطن. كواتا أو براموتيا كوا بقد دارت ويا حركاتك بادي أو با يقلبها ظهرا لبطن. كواتا أو ديو بيذكات ندي جوليني لا حديث كوا إمام أحمد رواياتي كرديا البانيش تصحيح ذكا دفرمي لقلب ابن آدم أشد انقلابا من القدر إذا اجتمعت غليا. دفرمي ضلي بني آدم لا أو منزليك ولسر آقر ودكولي أو منزل كاتك ولو بري كولان أو شتيكتي دايتي كو أو هابو شوية وكو بيان صوص مصفي دكاتن كغليا واتدكولي وبلقي دا أو شتيك لناويتي وەری دەجێڕی و ئەودیویان پێدەکا. دەفەرمی دڵی بەنی ئادەمیش بەو شێوەیە ئەوها بە هەمان شێوە تەقەلوبات دەکاتن. خوا پەنامان بدا. تر وەکو زانایان کەوا باز لەو حەقەتەی دەکەن لەبەرچی دڵ تەقەلوباتی زۆرە دەرن دەفەرمون مەبەست لێرەدا تەقەلوباتەکەی بریتیە لەوەی کە لسرعة الخواطر وترددها عليه. کەواتە خەیاڵات زووزوە بەسەری دادێ، زوزوە ڕوانگەی و یاخود ڕووگەی وەردەجێڕیتن. وەکو شاعیر دەڵێ ما سمي القلب إلا من تقلبه فاحذر على القلب من قلب وتحول. کەواتە دڵ لەبەر تەقەلوبەکەی ناوی لێنرایە قەلب ئیتر ئاگادار بە لەو دڵە بۆی کەوە هەڵ نەگەڕێتەوە و ڕووی وەرنەجێڕی. ئیتر لە با بڵێن لە زیاتر شەرحی ئەو حەدیثەی زانایان دەفەرمون دڵی ئەولیاءەکانی خوای گەورە ئەوانەی کەوا دۆستانی خوانە سبحانه وتعالى دەفەرمێت دڵی ئەوانیش لە تەقەلوباتە، بەڵام تەقەلوبی دڵی ئەوان کووە
بين الخوف والرجاء هەندە وەخت زۆر دەترسێ لە خوای گەورە هەندە وەختی زۆر هیوا و ئاواتی بە ڕەحمەتی خوایە کە هەردووشی هەر عیبادەتی قەلبیە هەندە وەخت زۆر شەوقی هەڵدەستی لە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە هەندە وەخت خۆشەویستێکە غالیبە لەسەری ئیتر بەو شێوەیە تەقەلوباتی وان هەمووی لەناو مەقاماتی عیبادەتە بەڵام دڵی ئیمانداران بە گشتی با بڵین وەکو ئاوامی موسڵمانان دەفەرمی تەقەلوباتەکەی کە بە سەروانیش دێتن بەو شێوەیە بینە یەقین و ئیضطراب واتە لە حەزات هەیە بەسەریدا دێت تەواو یەقینی هەیە بە هیچ شێوەیەک شەک و گومانی لە خوای گەورە و لە قیامەت و لەو مەسائلە غەیبیانە نامینە بە هیچ شێوەیەک حاڵەتی واش هەیە هەندە لە حەزات هەیە بەسەریدا دێ ئیضطراب واتە شێواویەکی پێوە دیارە ئەو مەسئلەیە هەندێک جار لە غەفلەتدا ئەو دڵی هەندە جاریش فی تەیەقظ کەواتە زۆر زۆر بەخەبەرە لە کاتی ذکری خوای گەورەیە سبحانه وتعالى هەندێ جار سکون إلى الدنيا هەندە جار مەیل بەرەو دنیا دەکا و دڵی مطمئن دەبی بە دنیا و هەندێ جاریش مەیل إلى الآخرة هەندە جاریش ڕوو لە ئاخرەت دەکا کەواتە مرة إلى هذا ومرة إلى هذا بەو شێوەیە بەڕاستی دڵی ئینسان کە دەڵێن تەقەلوباتی هەیە دڵی عوامی ئیمانداران بەو شێوەیە لەو تەقەلوباتانەیدا جاوەکو یەک لە پیاوە حەکیمەکان دەفەرمی ما من شيء أشد على العبد من حفظ القلب هیچ شتێک لەسەر بەندە زەحمەتتر نییە لەوەی کە بتوانی پارێزگاری لەسەر دڵەکەی بکە لەسەر تاعات و عیبادەت ڕای بگری ئەو جاوەکو نمونەیەکی جوان لێ دەینەوە دەڵێ بينما يجول حول العرش حتى تراه يجول حول الحش خوا پەنامان بدە دەفەرمی جاری وا هەیە دەیبینی بەرز بوویتەوە لە دەوری عەرشی خوای گەورە دەسوڕێتەوە بە فکر و بە ذکر ئەو جا لە ناکاوەچی دێتەوە خوارێ حاشاش ڕووی جەنابتان لە دەوری ئاو دەستێک دەسوڕێتەوە لۆیە ئەگەر بشمانەوێ ئەو دڵە وەکو تازە لەو قەولەی کەی نامانەوە بەڕاستی پێویستە پارێزگاری لەسەر بکەین حفزی بکەین پێش هەموو شتێک پێویستە بزانین کەوە ئەو دڵەکان بەگشتی هەمووی لە بەردەستی خوای گەورە سبحانه وتعالى وەکو لە صحیح مسلمدا هاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی إن قلوب بني آدم كلها بين إصبعين من أصابع الرحمن كقلب واحد دەفەرمی دڵەکان هەمووی بەگشتی لە نێوان دوو پەنجەنە لە پەنجەکانی خوای گەورە سبحانه وتعالى کەوە دەست و پەنجە و یاخود هەر صفاتێک کە لە قورئانی پیرۆز هاتێ لە فەرمودەی صحیح پێغەمبەردا هاتێ صلی الله عليه وسلم دەربارەی صفاتی خوای گەورە بەو شێوەیە وەکو عەقیدە و بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعە وەکو لەسەر فەهمی سەلەفی صالح نجريها كما نؤمن بها كما جاءت إيمان ما به هر وكو هاتية نتشبيه دكين بمخلوقين والعياذ بالله دلين صفتك ولائقة بخواي جورا سبحانه وتعالى وهل تعطيلنا كن بوشوي إيمان ما به كخوا فرمويتي پیغمبر صلى الله عليه وسلم روني كرتو إتر فرمي دلكان هموي بقشتي لنيوان دو پنزن لپنزكان خواي جورا همو دلكان وكو يك دلوايا يصرفه حيث يشاء خواي جورا سبحانه وتعالى تصریفی دەکا واتە تەنویعی پێدەدا واتە ئەودی و ڕووگەی دەگۆڕی هەر وەکو مەشیئەتی خۆی لەسەریتی دیارە مەشیئەتی خوای گەورە سبحانه وتعالى وەکو جاردیش باسمان کرد ئەو پەڕی عەدالەت و ئەو پەڕی علمی لەگەڵدایە ئەو پەڕی حکمەتی لەگەڵدایە ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم مصرف القلوب صرف قلوبنا على طاعتك ئەی پەروەردگارمان ئەو پەروەردگاری کەوا مصرف القلوبە دڵەکانی لەبەردەستە و وجهەت و ڕوانگەی دڵەکان تەحدید دەکا خوای دڵەکانمان ڕوو لە تاعەت و عیبادەتی خۆت بکەی و هەروەها یەک لەو سوندانەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە صحیح بوخاری داهاتێ ابن عمر باس دەکا خوای لە ڕاز بلە خۆی لە بابی دەفەرمێ یەک لەو سوندانەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر سوێندی پێدەخوارد دەیفەرموو لا ومقلب القلوب کەواتە سوێند بخوارد بە بەخوای گەورە بەو شێوەی وەصفی دەکرد و مقلب القلوب قەسەم بەو خوای کەوا دڵەکان وەردەجێڕی ئیتر ئەگەر بمانەوێ ئەو دڵانەمان بە ئیتیجاهی خێر و تاعەت و عیبادەت بی کە خوا تەوجیهی دەکا بە چ شێوەیەک ئەو دڵانە ڕوو لە چاکە و لە تاعەت و لە عیبادەت دەبی وەکو لە یەک لەو ڕوایەتانە هاتێکەوە یەک لە پیاوانی سەلەفی صالح دەجێڕتەوە دەفەرمی من أصلح برانيه أصلح الله تعالى جوانيه کەسێک کەوا بتوانی لای دەرەوەی خۆی ئەوەی کە لە دەستیتی وەکو گوتمان دڵ لە دەستە خۆمان نییە بەڵام ئەندامەکانی دیکە
ویست و ئیرادەی لە دەستە خۆمانە ئەگەر بمانەوێ ئەو دڵەش بەو شێوەیە بی کە خوا دەیەوێ واتە خوای گەور ڕووی لێ چاکە بکە ئەو دڵە پێویستە ئەتو ئەوەی کە لە توانا و دەسەڵاتی توودا ئەوەی کەوا لە ئەندامەکان لە توانە و دەسەڵاتی توودا پێویستە ڕوو لە چاکە بکەی ئەتو ئیسلاحی لایەنی دەرەچیت بکە خوای گەورە ئەوەی کە لە ناو دڵتە ئەوەی کە لە ناو لاشەتە کەوا بریتێ لە دڵ ئەویش لۆ ئیسلاح دەکا و ڕووی لە تاعەت دەکا لە خاڵێکی دیکە دەربارەی دڵ عینی کەوەکو وتمان هەموو کارەکەی تەزکیە بەڕاستی لەسەر دڵە یەک لەو خەتەریاتانی کەوا لەسەر دڵە ئەوەیە کە ئەطیباؤه مەرضا بەداخەوە یعنی زۆربەی ئەوانەی کەوا دکتۆری نەخۆشیەکانی دڵن بەخۆیان زۆربەیان نەخۆشن جالوێ دەڵێ کەسێک کەوا نەخۆش بی بە دوای دکتۆردا دەگەڕێتن بەڵام ئەگەر دکتۆرەکە بە خۆی نەخۆش بێ و عیلاجی خۆی پێ نەکرێت چی لە بۆ تو پێ دەکرێت دیارە لە ئەوەش لە نەتیجەی ئەوەیە کە وەکو عولەما بەڕاستی دوو بەشن وەکو معلومە عولەمای عاملین هەنە ئەوانەی کەوا خوای گەورە سوبحانە وتەعالە وەسفیان دەکاتن گەورەترین شەڕەفیان پێ دەبەخشیتن کاتێک کەوا لەسەر گەورەترین قەزیە دەیان کاتە شاهێد لە دوای شاهێدی خۆی و لە دوای شاهێدی مەلایکەت کە دەیان کاتە شاهێد لەسەر مەسەلەی وەحدانیەتی خوای گەورە کاتێک کە دەفەرمی لە سوورەتی آل عیمران شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط كواتا خوا شاهدی دا سبحانه وتعالى ملائكة كان شاهدی دن وهروها أوزا وأولو العلم خاون علم كان أواني خاوني زانستي شرعين أوانا شاهدی دن لسر وحدانيتي خواي قور كوا قورترين قضية لوجودي مسألة وحدانيتك كوا همو پیغمبران لبو مسألة توحيدي خواي قور روان كراينا اتروا قورترين شرف خواي قور بيان دبخشي وهروها وكو معلومة پیغمبري صلى الله عليه وسلم كوصفي عندكاتن ئەوان میراتگیری پێغەمبەرن لە بەرەوەی پێغەمبەران سڵاو سەلام خۆیان لەسەر بدینار و درهەمیان بەجێنێش لە دوای خۆیان بەڵکو علمی شەرعیان بەجێهێش ئیتر عولەما ئەوەندە شەرەفەیان بەسە عولەمای عامل بۆی کەوە میراتگیری پێغەمبەرانن عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەوە عولەمای چاک کە لە هەموو عەسرەکی هەر دەبی بمینێ لە بەرەوەی خوای گەورە حیفزی دینی خۆی دەکا لە خلالی حیفزی عولەما بەڵام لەگەڵ ئەوەش بەداخەوە یعنی کەسانێک لەوانە بەڕاستی دەبنە عولەمای سوء خوا پەنامان بدا دەبنە عولەمای سوء کەواتە دەبنە نمونەیەکی خراپ لەسەر ئەو دینە ئیتر وەکو خوای گەورەکەوە بە ئەو شەڕەفە گەورەیان لێ دەنێ وەکو لەو ئاتێک کە خوێندمانەوە بە هەمان شێوە خوای گەورەش لە سوورەتی جومعە لە سوورەتی الجومعەدا دەفەرمیتن مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا کەواتە عینی بە هەمان شێوە ئەو زانانەی کەوەکو لێردا خوای گەورە زیاتر باز لە عولەمای بەنی ئیسرائیل دەکا ئەوانەی کەوا خوای گەورە تەکلیفی لێکردن علمی تەورات هەڵگرن و بیکەنە عەمەل و بە خەڵکی ڕابگەینن خوای گەورە دەفەرمی کە هەڵیان نەگرت ئەو علمەی لە دوای ئەوەی فێر بوون کاریان پێ نەکرد ئیتر خوای گەورە نمونەیان پێدەینتەوە بۆی کەوە كمثل الحمار دوو لە ڕووی جەنابتان واتە وەکو گوێ درێژ وانە يحمل أسفارا چەند کتێبێکی زۆر بە نرخ لەسەر پشتی گوێ درێژ دابنەی ئەو گوێ درێژە هیچ سوود لەو کتێبانە وەردەگری نەخێر بە هیچ شێوەیەک سوودی لێ وەرناگری کەواتە کەسێک بەڕاستی ئەوجە کە دەڵێن باسی عولەما دەکەین وەکو گوتمان عولەمای عاملون ئەوانە فەخری ئەو ئومەتەنە بەڕاستی ئەو نورەنەکەوە ئومەت لە تاریکاییەکان ڕزگار دەکەن بەڵام عولەمای سوء کە باز دەکەین ئاگادار بە ئەمن و ئەتوو ئەوی دیکەش هەمومان پێمەشمول لەبەرەوەی هەر کەسە لە قەدەرە خۆی علمی پێیە لە قەدەرە خۆی ئەگەر بێت و کار بەو علمەی نەکاکەوە پێیتی بەڕاستی ئەو وەعیدانە و ئەو شتانەی کەوا وەکو هەڕەشێ لەلایەن خوای گەورەوە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم لە بۆ عولەمای سوء هەمووی پێمەشمولن هەر کەسە لە قەدەرە خۆی پێمەشمولە بۆی کەوە لە قەدەر و علمەی کە هەیتی نایکاتە عەمەل ئیتر ئەو کەسانە کەوا ئەو علمیان هەیە و نایکەنە عەمەل وەکو وەصفیان دەکرێتن بەڵێ بە مێشک لە دڵ و دەرونیان متونیان لەبەر کردیە لەوانەیە قورئانیش لەبەر بکە فەرمودەکان لەبەر دەکا متنی با بڵێن قەولی عولەما لەبەر دەکا بەڵام لەگەڵ ئەوەش وەنەسیەت جەوارحهم الهدى والمنون بەڵام لاشەیان ژیانیان بەعام لەگەڵ ئەوەی کەوە ئەو شتانیان لەبەرە ئەو جا هیدایەتیان لەبیر کردیە و مردنیان لەبیر کردیە قالت ألسنتهم إنهم عالمون بزمان دلين إما عالمين ونطقت أفعالهم أنهم جاهلون بلام كردوكانيان نطقي كردوكانيان زمان حاليان
دەڵێن ئەوان نەخێر نەفامن جاهیلن لێ وەکو کەس بمانوێت سەبەبی ئەوەش بزانین لەبەر چی ئەو کەسانەی کەوا علمیان هەیە تووشی ئەو دەردە دێن سەبەبی ڕئیسی چییە تاوەکو خۆمان لێ بپارێزین هەروەکو لە مالکی کوڕی دینار دەجێڕن دەفەرمی پرسیارم لە حەسەنی بەسری کرد وتم ما عقوبەت العالم عقوبە و سزای عالم چییە ئەگەر لا بدە دەڵێ گوتی مەوت القەلب دڵەکەی دەمری قلت وما موت القلب باشە مردنی دڵی بەچی دەبی طبعا کە مردنی دڵی معنی لاشەی زندیە بەڵام دڵی مردیە قال طلب الدنيا بعمل الآخرة راستي نقطة زور خطرة طلب الدنيا بعمل الآخرة كواتا الدنيا داوادك بو كردواني كلا أصله في يرسل بو آخرة أنزام بدري يعني كسي كداواي دنيا بك بوسائل خوي أو مسألة شيء لواني اعتيادي بي بەڵام ئەو کردوانەی کەوا لە دین دانرا لە بۆ ئەوی کەوا داوای ئاخرەت و ڕەزامەندی خوای گەورەی پێ بکەی ئەتوو بەو کردوانە داوای دنیای پێ بکەی ئەوە دەبێتە سەبەبی مردنی دڵی ئەو کەسەی کاتێش کە دەڵێن داواکردنی دنیانی یەک لە مەزاهیرەکانی دنیا پارە و پوولە یەک لە مەزاهیرەکانی دنیا کورسی و مەنسەبە یەک لە مەزاهیرەکانی دنیا ئەوەیە کەوا کەسێک بێ مەکانەت و ڕیایی یەک لەو خۆی پەیدا بکە ئەوانە هەمووی دنیایە کاتە زۆر خەتەرە کەسێک بە نوێژی بە ڕۆژی گرتنی بە جیهادکردنی بە دەعوە و بانگەوازکردنی مەبەستی ئەوە بی شتێک لە دنیا بەدەستبینی دەبیتە ماوەیەکەوە دڵەکەی بمری لێیە ابن عطای اسکەندەری دەڵێ ما قل عمل برز من قلب زاهد بەڕاستی هەر کردەوەیەک کە مادام لە دڵی کەسێک دەربچی ئەو کەسە زاهیدە بەرامبەر بە دنیا دنیای ناوێ ئەو کردەوەیە گەر کەمیش بی هیچ کەم نییە بەڵام بە پێچەوانەوەش ولا كثر عمل برز من قلب راغب بەڵام کەسێک کە راغب بی لە بۆ دنیا واتە ڕووی لە دنیا بی خۆشیەکانی دنیای بوێ مەبەستی پلە و پایە و مەکانەت و پارە و پول بی هەرچەندە کردەوەی زۆریش بکە بە هیچ شێوەیەک ئەو کردەوەیە زۆر نییە لەکەن خوای گەورە سوبحانه وتعالى ئیتر ابن مسعود خوای لێ ڕازی بی دەفەرمی کاتێکەوە گەیشتە تابعین ئەویان عمری درێژ بوو خوای لێ ڕازی بی دەفەرمی پێیانی دەگۆ بە تابعیەکانی دەگۆ کە جیلی دوای سەحابەنە أنتم أطول صلاة وأكثر اجتهادا من أصحاب رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمی کە تەماشای گۆ دەکەم ئەنگۆ نوێژەکانتان درێژترە و خۆماندیکردنتان لە عیبادەت زۆرترە لە سەحابەی پێغەمبەر صلى الله عليه وسلم وهم كانوا أفضل منكم بەڵام هەر ئەوان لەنگۆ باشتر بوون گوتیان باشە لەبەرچی مادەم ئێمە تاعات و عیبادەتمان زیاترە لەبەرچی ئەوان لە ئێمە باشترن فەرمووی إنهم كانوا أزهد في الدنيا لەبەرەوەی ئەوان لەنگۆ بێبەشتر بوون لە دنیا هیچ هیوایان بە دنیا نەبوو چاویان لە خۆشیەکانی دنیا نەبوو و ئەرغەب في الآخرة منكم و ئەوان زیاتر ڕوو لە ئاخرەت بوون مەبەستیان ڕەزامەندی خوا بوو سبحانه وتعالى و ئیمام مالک کوڕی ئەنەس دەفەرمی مامۆستایەکەم کەوا ڕەبیعەی ڕەئیە دەفەرمی لێی پرسیار کردم یا مالک من السەفەلە یا مالک سەفەلە چێیە سەفەلە واتە کەسی کەم و کورت چێیە قلت من أكل بدينه أو كسكم كرتا كوا هول بدا بدينكي بار بخوا فقال من سفلة السفلة أدي لواني شي تبوستر شيء قال من أصلح دنيا غيره بفساد دينه أو كسي كبير دنياي غيري خوي تاق بكا بتيقدان وكاول كرني دينكي خوي يعني لبون من الشاهدي لو ظالمة شددا بس لبو ئەوەی کەوا ئەو زانمەی لە پێشچاوی خەڵکی شیرین بکە ئەگەر لەسەر حسابی دینی خۆشی بی دینی خۆی کاول دەکا کەواتە ئەوە لە هەمووان خراپتر زاوەکو شاعر دەڵێ ئەظهروا لله دینا دەربارەی ئەو کەسانی کەوا بۆ عیلمیان دانەوێ دنیا بەدەستبێنن ئەظهروا لله دینا لە بۆ خەڵکی زیاتر وانیشاندن کەوا دینێکیان لە بۆ خوا گرتیتە بەر بەڵام وعلى الدینار داروا بەڵام لە دەوروبەری دینار دەسوڕێنەوە نەک لە بۆ دین وله صاموا وصلوا وله حج وزاروا ئیتر هەر لە بۆ ئەو دینارەیە نوێژ دەکەن بە ڕۆژی دەبن حەز دەکەن زیارەت دەکەن هەر لە بۆ دنیایە لەو بەدا فەوقە الثورەیە ولهم ڕیش لەطاروا دەفەرمی ئەگە ئەو دینارە لە سەروی مانگ و لە سەروی ئەستێرانیش بیتن هەندە بەپەرۆشن لە بۆی ئەگەر بالیان هەبی لە بۆی دەفڕن سبحان الله ئیتر بەڕاستی کەسێک کەوە طالبی علم بی یان عالمی سوء بی بەڕاستی ئەو کەسە
زەرەرەکەی تەنها لۆ خۆی نیە لۆ کەسانێکی دیکەشە وەکو نمونەی لۆ دەینەوە دەفەرمون وەکو بەردێکە ئەو بەردە لە دەو جۆگە ئاوە چی دابندرێ ببتە کۆسب نە لێگەڕێ ئەو جۆگە ئاوە بڕوا لە بۆ خەڵکی ئیسفادەی لێ بکەن نە بە خۆشی لێی بخواتەوە خوا پەنامەمدا هەر دەربارەی دڵ لە پەیامێکی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە وەکو پەیامێکی ئاگادارکردنەوەیە لەو حەدیثەی کە ئیمامی تەبەرانی ڕوایەت کردێ و ئەلبانیش تەصحیح دەکات شەدادی کوڕی ئەوس دەجێڕێتەوە خوا لێ ڕازی بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أول ما يرفع من الناس الخشوع فەرمووی یەکەم شت کە لەناو خەڵکی نامینێ واتە لە دوای خۆی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم شت کە لەناو خەڵکی هەڵدەگیرێ و نامینێ الخشوع خشوع چییە وەکو زانایان وەصفی دەکەن الانقياد للحق بالكذبون لبوخوا بتي الخوف الدائم في القلب بابوي كوا ترسيتي بردوام لدل هب برامبر بخواي جور سبحانه وتعالى يتر باشترين تعريفيش لبو خشوع او اتي سورتي او دو اتي سورتي بقره كوا خواي جور دفرمي واستعينوا بالصبر والصلاه وانها لكبيره الا على الخاشعين دفرمي انغو داوا يارمتي بكن خوتان بدن پناي صبر و هەروان وێشکردن لۆ ئەوەی کە بتوانن هەموو کار و کردەوەکانی ئەو دینەتان پێ هەستن بە جوانترین شێوە پێویستان بە سەبر هەیە پێویستان بە نوێژ هەیە ئەو دووە عیددەیە بەڕاستی ئەو جا دەفەرمین بەڵام سەبر و نوێژکردنیش قورسە ئیلا لەسەر کەسانێک قورس نییە سەهلە ئەوان چێنە ئیلا على الخاشعین ئیلا ئەو کەسانەی کەوا خاشعن خاشع چێن یا رب العالمین يكسر تعريفي ذاك الآيات باشوي دفرمي الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون خاشع أو كسيع كوا يقيني وايا لبلو يظن ليردا وكزانان دفرمي بمعنى يقين دي يقيني وايا دتسيتو خزمة بالوردقاري رادوستي وأنهم إليه راجعون دقرين وحسابيا يعني لقل ذكري إتر لقدر أوي كوا إيماني بەوەی هەبیتن کە چەند ئیمان و یەقینی بە گەڕانەوە بەردەستی خوای گەورە هەیە ئەو هەندە نوێژ و سەبرەکە لەسەری ئاسان دەبی هەرچەندە نوێژ و سەبریش لەسەری ئاسان بی ئیتر هەموو کردەوەکان دیکەی ئەو دینە هەر هەمووی لەسەری ئاسان دەبی لۆیە کەواتە بە مانایش کە دەتوانین بڵین ئەو کەسەی کە وەکو پێغەمبەر دەفەرمێ یەکەم شت کەوا خوشوع هەڵدەگیرێ نامینێ کەواتە ئەو کەسە ترسی خوا لە دڵی نامینێ کە ترسی خوا لە دڵی نەما ئیتر ئەو دڵە بۆگەن دەبی ئەو دڵە پیس دەبی بە ئەنواع شتی پیس کەوا شەیتان دێختە ناوی وای لێ دێ ئەو دڵە با بڵێن مخالیفە ناوەڕۆشی دڵەکەی لەگەڵ ئەو کردوانەی کەوا بە زاهیر ئەنجامی دەدا لۆیە وای لێ دێ ئەو عیباداتانەی کە ئەنجامیشدا مجەڕەد مەزاهیرەکە بەبێ ناوەڕۆک لۆیە کە کابرایە ئەو ئینسانەش هەرچەندە صاحب علمیش بی ئەگەر بێت و ئەو خشوعە لە دڵی نەما ئەو ترسە لە دڵی نەما مجرد شتەکانی ظاهری بوو لە نوێژی لە ڕۆژی لە زەکاتی لە حەجی لە جیهادی لە داعوە و بانگەوازی ئیتر وای لێ دێت تەئسیریشی نامینێ وەکو ئەو کەسێکەوە حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لێبی کاتێکەوە ئامۆژگاری دەکرد دیتی هیچ تەئسیری لێ ناکەوە ئامۆژگاریە دەڵێ ئەو جا بانجی کرد و پێی فەرموو یا هذا إن بقلبك لشرا أو بقلبي لو دو حالة بدر نییە لەبەرچی ئەو قسانەی من دەیکەم تەئسیری نییە یانەوەتە شەڕێک لە دڵی تو هەیە یان لە دڵی من هەیە کەواتە ئەو دڵە کاتێکەوە خێری پێوە نەمێنێت تەمان شەڕی تێدایە خراپەی تێدایە بۆگەنی تێدایە ئیتر یانەوەتە شتێک لە شەڕ و لە خراپە لە دڵی تۆ یان لە دڵی منە ئیتر کاتێکەوە ئەو شتە تەوەڕ دەکا خشوع نامینێ ترسان لەخوا نامینێ لە دڵدا ئەو ئینسانە بەرەو نیفاق دەڕوا وخەتەرترین جۆرەکانی نیفاقیش ئەو منافقەیەکەوە هەڵدەستی بە بانگەوازکردنیش هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە لە صحیح جامعدا هاتێ و طبعا لە ئەصل لە مسند ئیمام ئەحمەد هاتێ و ئەو جا ئیمامی ئەلبانیش لە صحیح جامع تەصحیحی دەکا دەفەرمیتن پێغەمبەر صلی الله عليه وسلم إن أخوف ما أخاف على أمتي كل منافق عليم اللسان لە هەموو شتێکەوە لە ئومەتەکەم بترسێم کەوا ترسناچی هەبی لەسەریان هەموو کەسێکی منافقی دووڕوو علیم اللسان بەڵام زمان زانبی زمانی پاراوبی ئیتر وەکو منابی وەصفی ئەو حەدیثەی دەکات دەفەرمی چێ ئەو کەسێکەوە منافق علیم اللسان دەفەرمی ئەی کەثیر علم اللسان بە زمان علمی زۆرە بەڵام جاهل القلب والعمل
بەڵام دڵەکەی جاهیلە پڕە لە جەهالەت و هەروە کردەوەکەشی تەماشا دەکەی کردەوەکەی لەگەڵ قسەکانی تێک ناکاتەوە. يدعو الناس إلى الله ويفر هو منه. خەڵکی بانگ دەکات لە بۆ لای خوای گەورە سوبحانه وتعالى لە کاتێکدا بەخۆی هەڵدێ لەبەر خوای گەورە والعیاذ بالله. ويستقبح عيب غيره ويفعل هو ما هو أقبح منه. عیبێک لە خەڵکی ببینیتن زۆر زۆر بە گەورەی باز دەکا فڵانە کەس ئەو کەم و کورتەی هەبوو بەڵام بەخۆی ئەوەی ئەو دەیکا زۆر قەباحەتی لەوی گەورەترە. دیارە وەش وەکو صیفەتێکی ئەهلی نیفاق وەکو زانان دەفەرمون منافق دائما لە دوو عیب و کەم و کورتی خەڵکی دەگەڕێ. مسلمانیش بە پێچەوانەوە عیب و عاریج لە خەڵکی بینی ستری دەکاتن عذری لۆ دەینیتەوە. ويظهر للناس التنسك والتعبد ويسارع ربه بالعظائم. لبو خەڵکیوانی شاندا کەسێکی عابدە و خواپەرستە بەڵام لە نهێنیدا لە کاتێکەوە بە تەنیا دەمینێتەوە لەگەڵ خوای گەورە سبحانه وتعالى يسارع ربه بالعظائم گوناهی گەورە ئەنجامدا خوا پەنامان بدە. ئیتر بەڕاستی ئەوە شێک لە نەتیجەکانی نەمانی خشوعە کە ئەویشیان دیسان عیلاقەی بە دڵ هەیە و ئەگەر بێت ئەو دڵە ساغ و سەلیم بیتن پڕبی لە ترسی خوای گەورە توش ئەو حاڵەتانە نایە. لۆیە زانایان دەفەرمون علمی حەقیقی زانستی ڕاستەقینە بریتە لە علمی قلوب ئەو علمەیکەوە متعلقە بە دڵ. لۆیە وەکو ئەبوو حامدی غەزالی کاتێکەوە باس لە علمی قلوب و کەمە بەس لە علومی تەسکیە دەکا دەفەرمی وهو فرض عین في فتوى علماء الآخرة. فێربوونی علمی تەسکیە و پاکبوونەوەی دڵ و گەشەپێدانی ئەو دڵە بە مەقاماتی عیبادەتی ڕێک و پێک دەفەرمی فێربوونی فەرض عینە کەواتە لەسەر هەموو مسلمانێک پێویستە فێر ببیتن هەروەکو لە فتوای علەمای ئاخرەت هاتیە. واتە ئەو علەمانەی کەوا علەمای ئاخرەتن ئەوان فتوایان داکەوە فێربوونی تەسکیە خاوێنکردنەوەی دڵ و ڕازاندنەوەی بەکاری جوان بە عیباداتی جوان ئەوە فەرض عینە لەسەر هەموو مسلمانێک. لێ یەک لەوان دەیفەرموو حديث أرقق به قلبي كواتا فرموديشي پیغمبر صلى الله عليه وسلم كوا بمتبعي أو كوا ظلمي بينرم ببيتوا وأتبلغ به إلى ربي ببتماي أو كوا لخوام نزيق بكاتوا أحب إلي من 50 قضية من قضايا شريح. للاي من خوشويستر أو حديثة للاي من لبيشتر أو أولاتر لبنزا قضية لقضايا كان إمام شريح رحمة خوالي بي كواباز لعلوم فقه لأصول فقه لفقه لو مسائل عندكاتن أويش يان بيوستا بلام كسيك أجر أو علمي بينا بي كوادلي بينا رمكاتوا أو علمي بينا بي كدلي برازين تو بمقامات عبادة سلوي دي كبكادا بيتا علمي كوالواني زياتر في فيرا حيلة لدين ببيتن وكو معلومة لو يكاتي كوا لإمام أحمد يان برسي رحمة خوالي بي من نسأل بعدك يا إمام كأجر أتو وفاتت كر يان ليرة نبوي برسيار لشيب كين لدوايتو فرموي عبد الوهاب الوراق لو بياو برزب برسن عبد الوهاب الوراق دريوانش بيان قلتو إنه ليس له اتساع في العلم آخر عبد الوهاب علمي زور فراواني نية ديار كسانش كهبوين لوي عالم تر قال إنه رجل صالح مثله يوفق لإصابة الحق لعبد الوهاب برسن أجر علمي زور فراوان نبي لبر أوي عبد الوهاب بياوشي صالح ولخوات ترسى مثله وكو أو كسي يوفق لإصابة الحق خواي جورة توفيقي دكا دائما حق ببيني توا كواتا لقدر أوي كوا أما يقلابينو لو خواي جورة واتقوا الله ويعلمكم الله كواتا لقدر أوي كوا تقوى لخوات ترسانة شي راستقينة بخوا فير الدكا سبحانه وتعالى خواي جورة واد لدكا كوا بسهو نتي حق ببينيوا وكاتك وبرسالي لكرا درباري معروفي كرخي إمام أحمد رحمة خوالي له الشامبي قال كان معه أصل العلم دفر معروفي كرخي أصل علم كان بيا تي أصل علم كان يا إمام فرموي خشية الله لأخوات الترسي أصلها مو علم كان أويا إتر دفرمي حسني بصريش برسالي لكرا درباري مسأليك أيش ولامي داوا ئەوانیش پێیانگۆ دیار ئەو کەسانی کە پرسیاریان لێ کردێ خەڵکی ئەو شارە نەبووینەکەەوە حەسەنی بەسری لێ بووە دەڵێ ئەوانیش پێیانگۆ باشە ئینە فوقەهاءنا لا يقولون ذلك دەڵێ گوتیان زانایەکانی ئێمە ئەو فتوای تو نادەن یعنی ئەو جوابەی کە ئەتوو داتەوە ئەوان ئەو جوابەی نادەنەوە دەفەرمی ئەویش فەرمووی وهل رأيت فقيها لۆسمانگۆ فەقیهتان دیتیە فەقیه یعنی طبعا خۆشی پێ فەقیه نییە
الفقيه فقيه أو كسية القائم ليله والصائم نهاره الزاهد في الدنيا كواتا فقيه أو كسية كوا بشو خريشي شو نويجا بروجكان أو عندك سنتي بيغمبر صلى الله عليه وسلم بروجي دبي وهروها زاهد برامبر بالدنيا كواتا برامبر بالدنيا روي ورجيرا ورو لآخرته لا سنة وسيري بيغمبر تماشادك صلى الله عليه وسلم تماشادك باز لصحابة كان دەکا هەرێکەوە بە شێوەیەک یەک لەوانێکەوە ئێستا لێرە بەسمانە باسی بکەین پێغەمبەر صلى الله عليه وسلم باز لە ئەبی طەلحە دەکا دەفەرمی کە حەزەکەش لە صحیح جامع هاتێ دەفەرمی صوت أبي طلحة في الجيش خير من 1000 رجل دەفەرمی دەنجی ئەبی طەلحە بەس دەنگەکەی سبحان الله بەس دەنگەکەی چاکترە لە وجودی 1000 پیاو سبحان الله بەرامبەر بە دوژمنان هەندە بە قووەتە باش ئەگەر دەنگەکەی هەندە بە کاریگەر بوو بیتن بەرامبەر بە دوژمنان فكيف بە شیرەکەی بە سەیفەکەی ئەو جەزانیان دەفەرمون لێرەدا مەبەست چییە دەنجی ئەبوو تەلحە لەوەندە کاریگەر بوو لەسەر دوژمنانی دەفەرمی ئەو دەنگە لە چێوە دێ لە دڵەوە هەڵدەقوڵێ ئەو دڵە کاتێکەوە پڕبی لە شەجاعەت و لە جورئەت ئەو شەجاعەت و جورئەتە لە چێوە دێ لە ئیمانەوە هاتیە ئیمان لە چێوە ئیمان لە چێن دەرێ ئەسڵەکەی لە دڵە کەواتە ئەسڵی دەنجی ئەبوو تەلحەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوەی وەسفی دەکاتن لە دڵەکەیتی دڵەکەی دڵێکی هەندە دامەزرا و هەندە زەندیە دەنگەکەی هەندە کاریگەرە لەسەر دوژمنانی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسفی دەکات بەقەدەر 1000 پیاو هەیە و هەروەها هەتا لەسەر کاریگەری دڵ لەسەر بابڵێن ساغی و سەلامەتی دڵ و بەپێچەوانەوەش نەخۆشی دڵ چەند کاریگەری لەسەر لاشە هەیە لەسەر لاشە لەلایەنی عوزویەوە وەکو معلومە وەکو لە سەرەتاداش باسمان کرد نەخۆشی دڵ هەیە ئەوە کە ئەمە زیاتر باسی دەکرد لە تەسکیە عیلاقەی بە نەخۆشیەکانی دڵ هەیە و هەروە نەخۆشی لاشە هەیە نەخۆشی لاشە کە عیلاقەی بە طب هەیە ئیتر ئەو دڵە هەرچەندە ساغ و سەلیم بی تأثیر لە نەخۆشیەکانی لاشەش دەکات نەخۆشی عوزویەکان لە بۆ نمونە دەفەرمی ابن القيم دەجێڕتەوە ڕەحمەتی خوای لێبێ لە ڕەوضەة المحبین کاتێکەوە باز لە حاڵی شەیخ خۆی دەکاتن کەوە ابن تەیمیە شەیخ الئیسلام ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ وحدثني شيخنا لە بۆمی باس کرد قال ابتدأني مرض نەخۆشیەکم مابڵێن نەخۆشیەکی جەستەییم توش هات فقال لي الطبيب دكتوركي كواتسوما لاي بيغوتم إن مطالعتك وكلامك في العلم يزيد المرض أوهمو خينويتو لكتابان وقسكردنت لعلم لبو خلشي أو أنا خوشكت زيادتك أنا خوشي لا شط دلمنيش بيمغو فقلت له لا أصبر على ذلك أخو ناتوانم دور كومو لكتاب ولا درس دراسة ناتوانم أو زاد لي نموني له هنا وقتي وأنا أحاكمك إلى علمك دي باشا أمنيش أستقصدكم لقل أو علميتو يعني كواتا علمكي خودكم وحكم لنيوان منو لنيوانتو أوش أويا أليست النفس إذا فرحت وسرت قوية الطبيعة فدفعت المرض باشا أقر نفسه دلو دروني إنساني خوش بي أو دلو درون واناكا كوا مناعته مقاومي إنسانيش بقوة بيتنو ببي تماي أو كوا نخوشيك دفع بكاللاشا معلومة يعني وكو لا طب بشري معلومة كزور زاران دكتور هر نفسيا معالجة نخوشك يدكا هر بنفسي سبحان الله كز بس بقات أو قناعتي أو نخوش الضلي خوش بي نخوشي لا شيء نامين زور زاران وا سكو هر كاتك ضلي خوش بو مقاومي بقوة دبي كمقاومة بقوة بيتر دفع نخوشك دكا أيش ضلي بالي وايا فقلت له فإن نفسي تسر بالعلم يدي ضلي منيش تنها والله بعلم خوش دبي لنتيجة دا فتقوى بها الطبيعة فأجد راحة إتل لنتيجة علم وخريق بون بو علم أو طبيعة واتمقصدي لمقاومة ومناعي جسمي بقوة دبي فأجد راحة إتل يكسر حسب مرتاحيك دكم حسب سكنائيك دكم داري أوزا دكتورك والله من دا فرموي فقال هذا خارج عن علاجنا براستي أو لمجال اختصاصي إيه مدانية لكوتا نقطة ذاك باسب كان لو درباري ضل خوي جور سبحانه وتعالى كاتك على سورة الأنعام باز لو حقت ذاك أو من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها
كذلك زين للكافرين ما كانوا يعملون. خی گەورە دەفەرمی ئەگەر کەسێک مردبی ئێمە زندیمان کردەوە. مەبەست لێرەدا و کوزانان دەفەرمواتە مردیە بەو کوفرە و بەو جەهالەتەی کە تێیدا زندیمان کردەوە بە ئیمان و بە هیدایەت. وجعلنا له نورا يمشي به في الناس، نورێکمان پێبەخشی لە نوری ئیمانەکەیتی کە بریتێ لەو قورئانی کەوا خوای گەورە هیدایەتی لۆدا، نورێکمان پێبەخشی یەمشی به في الناس، لەناو خەڵکی پێدەسوڕێتەوە، ئیتر خەڵکی پێدەناسی، هەموو حەق و باتیلی لێک جودا دەکاتەوە بەو نورەی کە پێی بەخشرا. كمن مثله في الظلمات ليس بخارج منها. نمونەی ئەو کەسە وەکو نمونەی کەسێک وایە کە لەناو چەندین تاریکایی دابی نەتوانی لێی دەربچی نەخێر. وەکو لە تەفسیرەکان یەک لە تەفسیرەکان دەفەرمی ئەو من كان ميتا فأحييناه، دەفەرمی عومەر خوای لێ ڕازی بی، عومەر بوو خوای گەورە زندی کردەوە. وەکو ئەو کەسەیە كمن مثله في الظلمات ليس بخارج منها أبو جهل لعنەتی خوای لێدا. ئیتر بەڕاستی فەرق لە بینی ئیمامی عومەر و ئەبوو جەهل چەندە؟ فەرقی بینی عارد و ئاسمانە. کەواتە لێرەدا ئەوەی مەبەستە بڵین بەڕاستی ئینسان بەو دڵەی زەندیە، بەو دڵەی زەندیە کاتێکەوە ئەو دڵە ئاوەدان بۆ بە قورئان و بە سوننە و بە ئیمان و هیدایەت لەو ژیانەدا زەندیە، و هەروەها لەناو قەبریشی زەندیە، و هەروەها لە دوای قەبریشی لەناو بەهەشدا بە بەردەوامی زەندیە. بەڵام ئەو کەسەی کەوا لە دنیادا لە ژیاندا مەحرومە و بێبەشە، پشتی لەو هیدایەتە کردیە، پشتی لەوی قورئان و سوننەیە کردیە، لە دنیاشدا ئەو دڵەی مردیە، هێشتا بەلاشەش زەندیە، و لە پاشی مردنیش دەستە زبڵدانی مێژوو لە هیچ جێگایەک باز ناکرێت، تەنها لە بۆ مەسەلی خراپ باز دەکرێت. ئیتر لەوێ لەو ڕوانگەیەوە تەماشا دەکەی خوای گەورە چەندین جێگایان لە قورئانی پیرۆز و هەروە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین فەرمودەی صحیحدا باز لەوەی دەکات شەهید زەندیە، نابی کەس پێی بڵێ مردیە. ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. لەبەر چییە؟ دەفەرمی ئەسڵەن لەبەر ئەوەیە لە کەلیمەی شەهید لە چی هاتیە؟ لە شەهادەوە هاتیە، لە شاهدیدانەوە. دەفەرمی لەبەر ئەوەی لأنه شهد على الغيب حتى صار عنده شهادة. أو شاهدي لسر أو غيبي ددا، شاهدي لسر خواص ددا سبحانه وتعالى كشاني فرستني هي، شاهدي لسر وإذا كبهشت جهنم حقا وهروها، ولأنه رأى بقلبه ما لا يراه الناس إلا بعد موتهم. أو بدلي خوي ديتيتي لبهشت لجهنم، أو بدلي خوي ديتيتي ويقيني فيها خلشي نايبين مجر باشي مردن نبي لسر أو أساسي فأقدم على التضحية بأغلى ما يملك. لسر أو أساسي هستا ببخشيني بنرخترين شد للاي كوا جياني خوي دبخشي لبيناي خوي جورا. بالمقابل كوفئ باستمرار إطلاق صفة الحياة عليه حتى بعد الموت. لو پاداش تدرايتوا بۆی کەوا بە بەردەوامی پێویستە پێی بگوترێ زندی لەبەر ئەوەی بەڕاستی شەهیدەکان بە شاهێدی خوای گەورە و بە شاهێدی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەر زندین. تر لە خوای گەورە دەپاڕێن و لەو کەسانە بین کەوا دڵمان زندی بی بە قورئان و بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیمان و بە هیدایەت، و هەروە لە خوای گەورە دەپاڕێن وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی دەپاڕا اللهم يا مصرف القلوب صرف قلوبنا على طاعتك، اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.